یاریەکانی هەفتەی 16 خولی خوار حەفە ساڵانی عێراقا نەورۆز لەسەر یاریگای زانکۆ میوانداری لایەنەی نەفت کرد. هەریەک لە ڕایەنەر و سەرپەرشتیار و ڕایەنەری گۆڵپارێزانی نەورۆز بۆ کاریەوەی یاری ڕابردوو بەرامبەریانی زەورا بە کارتی سوورکرا بوونە دەرەوە لە دەرەوەی یاریگا بوون و تەنیا دانا ئیسماعیل سەرپەرشتی تیپەکەی دەکرد. یانەکەی شاری سلێمانیار لە سەرەتاوە بە هێرشبردن دەستی پێکرد. چەندین هێرشی بۆ سەر گۆڵی ڕکابەرەکەی هەبوو تا ئەوەی لە خولەکی سیوێک وەرزێر ئیسا بە ئاسیسی سان هەڵگورت گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ نەورۆز تۆمار کرد. سەرنجام نیوە یەکەم بەو تاکە گۆڵا کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی نیوەی دووەم یانی نەفت فشارەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەست پێ کرد. لە خولەکی 56 پێی گەیشت کاتێک قەحتان جادەڵڵا گۆڵی یەکسانی بۆ نەفت تۆمار کردەوە. بەڵام کوڕانی شاری سلێمانی خۆیان بەدەستەوە نەدا. لە خولەکی 60 لە بەرزکردنەوەیەکی سان هەڵگورتدا باوان ستار بەلایانی سەر گۆڵی دووەمی بۆ نەورۆز زیاد کرد. لە کۆتاییدا یاری بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودیانەی نەورۆز کۆتایی هات و 3 خاڵی گرنگیان لە میوانەکەیان وەرگرت. سپاس بۆ هاتنتان. ڕاستەکەی ئەمڕۆ ئەم یاریەمان زۆر گرنگ بوو بۆ ئێمە چکم ئێمە لە چوارەمی ڕیزبەندیەکەین ئەبوایە ئەم یاریەمان بردایەتەوانە لە سڵیانەوەی قۆناغی داهاتوومان سۆگەر کردای. سپاس بۆ خواتوانیمان بە ئاسوب ئەنجام یارەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببێنین کە هەیە ڕاهێنەر و ڕایەنەری گۆڵپارێز و سەرپەرشتیاروانە لە دەرەوەکە تارتکران بەرپرسیارەتەکە هی ئەوانیشە ئەمڕۆ یعنی یاریەکە ئەوانیشم لەگەڵا بوون بەتەنیا من نەبووم هەمومان بووین بە تایبەتی یاریزانەکان کە ڕۆحێتێکی زۆر باشیان هەبوو بۆ ئەم یاریە. ئەسی مانگی ڕەمەزان یاریزانەکان زۆربیان بەڕۆژون ئەگەر هەمویان بەڕۆژون تاسیریە بێت بەڵام ئەوان چۆنەڵی بەڕۆح بەدڵ لەگەڵ فرقەکەیان بەدڵ لەگەڵ تیپەکەیان ئەتوانن زۆر ئازاتر و زاڵتر بن بەسەر ئەو کۆسپەی کە هەیەە کە بەڕۆژوو بوون و هیلاکبوونێکی زیاتریە بێت بە تاکید ناڕەحەتە. بەڵام سپاس بۆخوایە مەتوانیمانە لە ڕەمەزانیشە هەر ئامادەکاریەکان نەوەستێنین و تەمرینی خۆمانەکەین بە ڕۆژیش نەک بەشە. بەردابەنای خۆی گەورە و میرەبان ئێم برنەوەش هیوادارم بێتە پاڵپشتێک بۆ یاریەکانی داهاتوومان دویاریمە ماوە کە یاریەکیان لە ساحەی دەرەوەی یاریەکشان لە ساحەی خۆمانە مەحاولەکەین ئەو دویاریە بە برنەوە تەواوکەین و بۆ قۆناغی داهاتووی خۆمان تەواوتر ئامادەکەین. خۆشە بەس بەداخۆم بۆ گۆڵپارێزەکەی تر ئیحسان کە بۆ کاری 5,000 نەیتوانی یاریکە بۆ پێم ناخۆش بوو بەس هەستێکی خۆشە کە وەکو ئەساس یاری بکەیت. بەو شێوەیە یانەی نەورۆز با کۆکردنەوەی 26 خاڵ لە پلەی چوارەم زیاتر خۆی جێگیر کرد کە تەنیا 2 یاری لەم قۆناغەدا ماوە. لەم قۆناغەشدا پلەی یەکەم تاک و چوارەم بۆ قۆناغی داهاتوو سەر دەکەوێت و نەورۆز یارێکی لە دەرەوە یاریگای خۆی و یارێکی لە نێو یاریگای خۆی ماوە و هەوڵی گەیشتن بە قۆناغی داهاتوو دەدات. مەڕوان تاڵیب کەناڵی پەیام سلێمانی.